قوبات تاڵەبانی داوای لێبوردن دەکات. کۆمەڵی دادگەری بەتوندی هەڵوێستی خۆی ڕاگەیاند. نەخۆشخانەی شار لە سلێمانی مەترسی داخستنی لەسرە. سڵاوتان لەبێ لە شەرپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. لە دوای لەدایکبوونی کچێکی شەهید نەقیب محەممەد لەتیف ئەو ئەفسەرەی لە کاتی ڕوبەڕووبوونەوەی تۆمەتبارانی کەیسی توندوتیژی بەرامبەر ژنان شەهید کرا، قوبات تاڵەبانی ڕایگەاند داوای لێبوردن دەکات. دوای 90 ڕۆژ بەکەرانی ئەو تاوانە دەستگیر نەکراون. قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم ڕایگەاند بە بیستنی هەواڵی لەدایکبوونی یامور کچی یەکەم شەهیدی ڕێگای پاراستنی ژنان شەهید محەممەد لەتیف. دڵخۆش بووم پیرۆزبایی لە دایکی و خانەوادەکەی دەکەم و چاوەڕێی ئەو ڕۆژە دەکەم کە خۆم بتوانم بە یامور بڵێم باوکی کەسێکی قارەمان بوو لە پێناو پاراستنی ژیان و کەرامەتی ژنێک خۆی و هاوڕێکانی کەوتنە بەردەم مەترسی و هێرشی تاوانباران و بەداخەوە شەهید کرا. جێگری سەرۆکی حکوومەت دەڵێت دەمەوێت داوای لێبوردن لە یامور و یارانی خوشکی بکەم کە زیاتر لە 90 ڕۆژە چاوەڕێن بکوژانی باوکیان دەستگیر بکرێن. بەڵام هەر چۆن لە سەرەتاوە دڵنیاییمدا ئێستاش دووباری دەکەمەوە کە هێزە ئەمنیەکان کاری خۆیان دەکەن و خۆشم لە نزیکەوە چاودێری بە دوواداچوونەکان دەکەم هەتا ئەو ڕۆژەی مژدە و هەواڵی دەستگیرکردنی بکوژانی شەهید محەممەد دەبەم و لە دەرگای ماڵی یامور و یاران دەدەم. نەقیب محەممەد لەتیف لە سلێمانی لە کاتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ تۆمەتبارانی کەیسێکی توندوتیژی بەرامبەر ژنان شەهید کراو تا ئێستاش ئەنجامدەرانی تاوانەکە دەستگیر نەکراوە. کۆمەڵی دادگەری هەڵوێستی خۆی لەسەر ڕووداوەکانی ئەم دواییە ڕاگەیاند و دەڵێت حکوومەت بەرپرسیارە لەم دۆخەی ئێستا و سەبارەت بە بڕیارەکەی دادگای فیدراڵی داوای گفتوگۆی نێوان هەرێم و بەغدا دەکەن و لەگەڵ یاسەی پەرلەمان نین بۆ وەڵامی دادگای فیدراڵی. عەبدول ستارمەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ڕایگەیاند ئێمە پێمان وایە ئەگەر پەرلەمان کارێکی وا بکات ئەوە ئەو پۆخڵەواتی و ناشەفافی و نادادیەی لە دۆسیەی نەوتی هەرێم هەیە ڕەوایەتی پێدەدات و سەرۆکایەتیەکانی تر دەیانەوێت ئەم پەرلەمانە بێدەسەڵاتە کارە خراپەکانی ڕابردوویان ڕێک بخاتەوە. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ وتیشی نادادی لە نەوت و سوتەمەنی نەبوونی موچە، نەدانەوەی پاشەکەوتی موچە، گرانی بازار، دابەژنەکردنی نەوتی سپی و بێکاری لەو کێشە و گیر و گرفتانن کە بەرۆکی هاوڵاتیانیان گرتووە و حکوومەت بەرپرسیارە لە چارەسەرکردنی. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لەبارەی بڕیاری دادگای فیدراڵی ژووتی دەبێت حکوومەتی هەرێم بە گفتوگۆ لەگەڵ حکوومەتی ناوەندی ئەو کێشەیە چارەسەر بکات. ئێمە لەگەڵ ئەوە نین ئەو چوار سەرۆکایەتی کۆبوونەوە باسی ئەویان کردووە کە پرۆژە بڕیارێک ئامادە بکەن ئەم پەرلەمانە دەری بکات و هەموو ئەو گەندەڵی و پۆخڵەواتەی لە ساڵانی ڕابردوو کراوە بیخەنە ئەستۆی ئەم پەرلەمانە کە ئاگاداری هیچیش نەبووە. جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی دەڵێت ئەگەر دەرمان و پێداویستیە پزیشکەکان بۆ کەرتی تەندروستی دابین نەکرێت ناچارن دایان بخەن. دکتۆر هێرش سەید سەلیم لە لێدوانێکی ڕۆژنامەوەیدا وتوێتی کێشەی دەرمان لە نەخۆشخانەکانی سلێمانی دۆخێکی لە ناکاو و کتوپەڕ نییە، بەڵکو و درێژەی کێشاوە و گەیشتووە بەوەی ئێستا هەیە. لە سەرەتای ساڵی ڕابردووە ئەو کێشەیە سەری هەڵداوە و کەڵەکە بووە. لەلایەکی دیکەوە دکتۆر ئومێد عەلی بەڕێوەبەری نەخۆشخانەی شار بە شارپرێسی ڕاگەیاند هەموو نەخۆشخانەکانی سلێمانی کێشەیان هەیە ئەگەر دەرمان و پێداویستەکان دابین نەکرێت تاوەکو هەفتەیەکی دیکە ناچار دەبین نەخۆشخانەی شار کە نەخۆشخانەیەکی سەرەکیە سێ بەشی دابخین. بەڵێ ئێمە لە ئێستایا دوو کێشەی گەورەیمانەیە کە ئەویش دەرمانە و پێداویستی پزیشکیە. ئەم کێشانە تەڵان زۆر دەمێکە هەیە و چەند جارێک هەوڵماناوە بە چارەسەرکردنی بە شێوەی لە شێوەکان چارەسەرمان کردووە. بەڵام ئیتری خەریکە ئەگەینە بنبەست ئەگەر ئەم کێشانە چارەسەر نەبێ بەڕاستی بەو بەڕەکەمەی کە لە دەرمان و پێداویستی لە ئێستایا دابی نەکرێ ئێمە ناتوانین بەم شێوەیە خزمەتگوزاری نەخۆشخانەی شار بە و ئاستەی کە هەیەی بەردەوامی پێبین. بۆیە ناچارە بین ئەگەر لە ماوەی چەند هەفتەی داهاتووە چارەسەری ئەوە نەکرێ ناچارین خزمەتگوزاریەکان یەک لە سەرسەی کەم بکەینەوە کە ئەویش خۆی لە خزمەتگوزاری سار دەمێنێت و بە هیوای ئەوەی کە لە داهاتووە کێشەکان حل بکرێ خۆگەر حل نەکرێەوە دیارە هەموو نەخۆشخانە گاڕشەیەکوێت دەسەر چکە تۆ نەخۆشخانە بە تەنها پێک نهاتوە لە پزیشک لەگەڵ کارمەند نەخۆشخانە بە دەرمان و بە پێداویستە پزیشکانە چێبەڕێەوە نەخۆشخانە بە نەشتەرگەریە چێبەڕێەوە نەخۆشخانە بە چاودێری وردە چێبەڕێەوە هەموو ئەمانە پێگاتۆ لەو پێداویستیانی کە باسمان کرد ئەگەر دابین نەکرێ ئەوە کێشە هەم بۆ نەخودی نەخۆش و هەم بۆ ڕزگارکردنی نەخۆش و پێ ئەنجامدانی نەشتەرگەری پەیدا بێت.
دوو ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان زانیاری نوێ سەبارەت بە داهاتەکانی هەرێم ئاشکرا دەکەن و دەڵێن داهاتی یەک مانگی هەرێم زیاتر لە 1 تریلیۆن دینار بووە بەبێ 200 ملیارەکەی بەغدا. هەریەک لە شرک و جەودەت و عومەر گوڵپی ئەندامانی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان ڕایانگەاند پاش بە دوواداچوون و دڵنیابوونەوە لەو زانیاریانی پێیگەشتون بۆ ڕایگشتی ڕایدەگەێنن کە دواخستنی موچەی موچەخۆران و خەرجنەکردنی پێشینەی مانگانەی فەرمانگە و نەخۆشخانەکان و شایستەی دارایی کۆمپانیەکانی دەرمان و پاکەرەوەی شارەکان لەلایەن حکوومەت و وەزارەتی داراییەوە هیچ پاساوێکی نییە و داهاتی هەرێمی کوردستان لە ئێستادا زیاترە لە 1 تریلیۆن دینار بەبێ 200 ملیارەکەی بەغدا. ئەو پەرلەمانتارانە ئەوەش دەخەنە ڕوو ئەو پارەیە بەشی موچە و خەرجیەکانی خزمەت گوزاری دەکات. ئەگەر بە پێچەوانەوە ئەم ڕاستیە زانیاریەکی تر هەیە ئەوە بەرپرسیارەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیری داراییە کە بۆ خەڵکی کوردستانی ڕوونکەنەوە داهات و پارە و قوتی خەڵکی کوردستان چی لێدێت. حکوومەتی هەرێم تا ئێستا هیچ وادەیەکی بۆ خرجکردنی موچەی مانگی شوبات ڕانەگەیاندووە. ئەگەرچی پێشتر ڕایگەیاند هەموو 25 مانگێک دەست بە دابشکردنی موچە دەکەن و ئەمڕۆژ 6 ڕۆژ بەسەر ئەو وادەیە تێپەڕیوە و حکوومەت هیچ ڕوونکردنەوەیەکی لەبارەی دابەژنەکردنی موچە نەداوە. ئەمە لە کاتێکدا عەلی حەمەساڵح پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند وەزارەتی دارایی ڕایگەیاندووە کە لە ئێستادا بڕی 312 ملیاریان لەبەردەستدایە. ئەوەشی خستە ڕوو کە ئەو بڕەپارەیە خۆی 512 ملیار دینار بووە بەڵام 200 ملیاریان بۆ موچەی مانگی ڕابردوو بەکارهێناوە. دوێنێ سێشەمەش وەزارەتی دارایی هەرێم لە ڕاگەیاندراوێکدا ڕەتی کردەوە کە وەزارەت بەشێک پارەی لەبەر دەستدا بێت بەڵام چاوەڕێی بڕیاری ئەنجومەنی وەزیرانە بۆ دەستکردن بە دابشکردنی موچەی مانگی دوو. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.